ڕێژەی بەشداری لە دەنگدانی تایبەت لە سەدا ৯٧ بە پێی ڕاگەیەندراوێکی فەرمی جومانەغەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕێژەی دەنگدانی تایبەت لە خولی شەشەمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە 397 بووە. 215,960 کەس لە پۆلیس و هێزانامنیەکان مافی دەنگدانیان هەبوو، لەو ژمارەیە 208,521یان دەنگیان داوە کە 203,773یان پیاو بوون و ئەوەکانی دیکەشیان ژن و کچ بوون. جومانەغەلای هیچ ئاماژەیەکی بە ژمارەی سەرپێچی و قڕوقاتەکان نەکردووە کە تا سەعات 12 ئەم نیوەڕۆیە نزیکەی 78 سەرپێچی تۆمار کرابوون. ئەمڕۆ بە ڕووماڵێکی تایبەت سەرجەم هەواڵە گرنگەکانی تایبەت بە هەڵبژاردنی تایبەتمان بۆ گواستنەوە بۆ ڕۆژی یەکشەمبەش کە 2 ڕۆژی تر ئەکات بە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتان دەبین لە کاتی بەڕێوەچوونی دەنگدانی گشتی. چاوەڕوانمان بن.